بەرەبانی 3 کانونی دووەمی ساڵی 2020 ژەنەڕاڵ قاسم سولەیمانی فەرماندەی پێشووی فەیلقی قودسی سوپای پاسدارانی ئێران و ئەبوو مەهدی موهەندس جێگری سەرۆکی دەستەی حەشدی شەعبی لەگەڵ 4 ئەندامی سوپای پاسداران و 4 ئەندامی حەشدی شەعبی لە فڕۆکەخانی بەغدا لەلایەن فڕۆکە بێفڕۆکەوانەکانی ئەمریکاوە لەناو 2 ئۆتۆمبیلدا کرانە ئامانج و کوژران. باپەی زانیاری سەرچاوە ڕۆژنامەوانەکانی ئەمریکا ئەو شەوە هێزە تایبەتەکانی دەلتا فۆرسی ئەمریکا و 3 فڕۆکەی بێفڕۆکەوان کامبوشەکی پێشکەوتووی هێڵفایاریان لێبەسترا بوو بەشداریان لە کوژرانی سولەیمانیدا کردووە و لەگەڵ پشتبەستن بە زانیاری هەواڵگری و چاودێری وردی جوڵەکانی. زانیاریەکان باس لەوە دەکەن لە کۆشکی سپیەوە ڕاستەوخۆ لەلایەن دۆناڵد ترەمپ سەرۆکەی پێشووی ئەمریکا سەرپەرشتی ئۆپراسیۆنەکە کراوە و هەریەک لە وەزیری دەرەوە و وەزیری بەرگری و سەرۆکی ئەرکانی گشتی سوپای ئەمریکا لەناو پێنتاگۆن چاودێری ئۆپراسیۆنەکان کردووە. سەرچاوێکی ئەمریکی لە بارەی کوژرانی سولەیمانی دەڵێت وەک پلانێکی پێشوەختە بەشی باشووری ڕۆژهەڵاتی فڕۆکەخانەی بەغدا بابیانوی ئەنجامدانی مانۆڕی سەربازی داخرابوو، بەڵام سەیەکەی تایبەتی نیشانشکێنەکانی دەلتا فۆرس بە دووری 500 بۆ 800 مەتر لەو بەشەی فڕۆکەخانە جێگیر کرابوون. 3 کانونی دووەمی 2020 دوای کوژرانی سولەیمانی وەزارەتی بەرگری ئەمریکا لە بەیاننامەیەکدا ڕایگەاند ئۆپراسیۆنەکە لەژێر فەرمان و سەرپەرشتی ڕاستەوخۆی دۆناڵد ترەمپ جێبەجێ کراوە. ئاماژەشی کرد کە سولەیمانی پلانی زۆری بۆ هێرشکردنە سەر بەرژەوەندی و کەساتیەکانی ئەمریکا داناوە. بە بڕوای چاودێران ڕووداوەکە گورزێکی گەورە بوو بۆ ئێران و بۆ ئەو هێزانەی لە عێراق پشتیوانی لێ دەکەن. هەر بەو هۆیەوە کاردانەوەی توندی بەدوای خۆی داهێنا. لە کاردانەوەدا ئێران لە شتی کانونی دووەمی 2020 بەدەیان موشک بۆردومانی بنکەی سەربازی عینولئەسەدی لانبار و بنکەی سەربازی ئەو پەیمانان لە نزیک فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر کرد. بەڵام لەو هێرشانەدا هیچ سەربازێکی ئەمریکی بەرنەکەوتن. دوای 3 ساڵ لەو ڕووداوە ڕۆژەی دووشەممە لە ئێران و عێراقی شڕێوڕەسمی ساڵیادی تیرۆرەکانی قاسم سولەیمانی فەرماندەی فەیلقی قودسی سەربازپای پاسداران و ئەبوو مەهدی موهەندس جێگری سەرۆکەی دەستەی حەشدی شەعبی بەڕێوەچوو. لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدا لە ئەنگرانی حەشدی شەعبی کۆبوونەوە و دروشمیان دژی ئەمریکا وتەوە، هەروەک لە زۆرینەی پارێزگاکانی عێراق ڕۆژی سێشەممە کرایە پشوو. لەو یادەدا ژمارێکی زۆر لە خەڵک وەکو ماتەمینی و دەربڕین لە شاری کرمان چوونە سەرگۆڕی قاسم سولەیمانی. ڕواها بەرپرسانی ئێرانی ژمارێک لێدوانی نوێیان داوە تیایدا جەخت لە تۆڵەکردنەوە لە ئەمریکا و ون نەکردنی خوێنی سولەیمانی دەکەنەوە.